لقی سلێمانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان بە ئامانجی هەندانی هاوڵاتیان بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی 30 ئەیلول و سەردانیکردنی بنکە لاوەکیەکانی کۆمسیۆن بۆ دۆزینەوە و داخڵکردنی ناوەکانیان لە تۆماری دەنگدەراندا پانێڵێکی بەڕێوە برد. جێگری بەڕێوەبەری کۆمسیۆنی سلێمانیش ڕایگەیاند زیاتر لە 200,000 ناوی کەسی مردوو، ناوی دووبارە و کەسانی سەر و تەمەن 90 ساڵیان لە تۆماری دەنگدەراندا لا بردووە. ڕاستیە مەبەستی سەرەکی بەستنی ئەم پانێڵە بۆ ئەوەیە لە ڕێگەی کەناڵەکانی بەڕێستان و میوانە بەڕێزەکانەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی بە تایبەتی و کوردستان بەگشتی بکەین کە ئەبێ سەردانی بنکەلاوەشەکانی ئێمە بکەن ئەو بنکانی کە بە بنکەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ناسراوە. ئەگەر هاوڵاتی سەردانی ئەو بنکانە نەکات لە ڕاستیە لە ڕۆژی دەنگدانە لە ڕۆژی سینۆیە تووشی گرفتە بێت. سەردانیکردن و هانی خزم و کەسوکاری یەکتری بدەن، هانی ڕەفیق و برادەر و دراوسی یەکتری بدەن کە سەردانی و بنکانە بکەن لە پێناو دۆزینەوەی ناوی خۆیان و ئەگەر گرفتێکیان هەبوو ئێمە بتوانین وەکو کۆمیسیۆن بە ئاسانی و بە زووترین کاتوان چارەسەرکەین. هاوکات لەبارەی ئەگەری دواخستنی هەڵبژاردن بەڕێوەبەری گشتی کۆمسیۆنی سلێمانی ڕایگەیاند دەنگۆی دواخستنی هەڵبژاردن خواستێکی سیاسیە و بڕیاری دواخستنی هەڵبژاردنیش تەنیا لەدەست سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی کۆمسیاراندایە. هەندێک بڕیار هەیە لە دەرەوەی بڕیاری ئیداری و بڕیاری یاسایی ئەبێت ئەو چێت زیاتر بڕیارێکی سیاسی بێ هەر کات ئەو بڕیارە بوو وە کۆمسیۆن خۆی ئەنجومەنی کۆمسیاران بڕیارەکەی پەسەند کرد و بڕیاری نوێی دەرکرد ئێمە پێوی پابەندە بین. بەڵام تاکو ئەم کاتێک قسەتان لەگەڵاکەم نەخێر هەموو ئامادەکاریەکان چۆن دەستی پێ کردووە لە ماوەی مانگونی و پێش ئێستاوە کە بە تەفسیلی و بە وردەکاریەکی زۆر دەستمان پێ کردووە تاکو ئەم کاتی من ناخەوتنم هەیە لەگەڵ بەرەسانە ئامادەکاریەکان بەردەوامە و هیچ ساربوونەوە و دواکەوتنێک لە ئارادا نییە. کۆمسیۆن لە ئەسنووری پارێزگای سلێمانیدا 84 بنکەی لاوەکی کردووەتەوە بۆ زیادکردن و سڕینەوەی ناوی هاوڵاتیان لە تۆماری دەنگدەراندا. هاوکات بەرپرسی هۆبەی هونەری کۆمسیۆنی سلێمانیش دەڵێت ئەو تۆمارەی کە ئێستا هەیەە بە تەواوی لە تۆماری دەنگدەرانی عێراق جیاوازە و بە پشت بەسن بە زانیاریەکانی وەزارەتی بازرگانی و تەندروستی تۆمارێکی نوێیان ئامادە کردووە. دیارە ئێمە جگەلەوەی کە 84 بنکەی لاوەکیمان کردوتەوە لە سەرتاسەری پارێزگای سلێمانی و 29یان دەکەوێتە سنتەری پارێزگای سلێمانی ئەوانی کەشیان 55 کەشیان دەکەوێتە قەزاوناحیە جیاوازەکانەوە. ئێمە وەکو ئۆفیسی نیشتیمانی وەکو کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن و ڕاپرسی لینکێک دانراوە لینکی تۆمە www.tomar2018 توان هاوڵاتیان سەردانکەن تەنها چێکی ناوەکانی خۆیانکەن خۆگەر هەڵەیەک لە ناوەکانیانە لە ناوی خۆیانە لە باپیر و باوکیانە و لە ساڵی لە دایکبوونیانە هەبوو و یان ژمارەی خێزانەکان کەمی کردبوو دەتوانن زوو بە زوو سەردانی ئەو ناوەندانەکەن کە بۆیان دیاریکراوە لە ناوچەکانی خۆیان. لە پارێزگای سلێمانیدا بۆ هەڵبژاردننی 30 ئەیلول 1,200,000 کەس مافی دەنگدانیان هەیە. هاوکات کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیش جەخت لەوە دەکاتەوە کە دەتوانێت لە کاتی دیاریکراودا هەڵبژاردن بەڕێوە ببات. هەروەها داواش لە هاوڵاتیان دەکات بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی خاوێن سەردانی بنکە لاوەکیەکانی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن و لە ڕۆژی هەڵبژاردنیشدا بۆ نەخشاندنی ئیرادەی سیاسی خۆیان بەشداری لە هەڵبژاردن بکەن. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.